تۆ ئەگەر منیسە دەروونت تاک بم ونم بە ئەنقەست بمەوێت لەسەر دڵە بگرم تۆ بۆ ئەیکە ماڵاوان بەژێن بە ئەندازەی کافی خەریکە ماڵیاوان بێ هەمومان تاقی ئەکاتەوە پێویست بە تۆ یەکەم ڕۆژی تۆ یەک دقە بزانم فەرمایشەکەم چییە گەر سەر دڵە بگرم لە خۆم و بێم شەڕێکە لەگەڵاکەم دەروونەدا ئارام کەم نانت پێ خوڕێ ئەوە پێش بەرنامەژ ئەها باسمان کرد ئاری من یەکێک لەو کەسانم بەداخەوە کە من ئەگەر شتێ بێتاقەتم ئەکا خەمێک بێ خەفەتێک بێت باشە هەم خەفەتەکە خۆم هەم خواردنەکە خۆم واتە ئارەزووی خواردن لە منە زۆرەکە بەڵام کەسی وەشمانە بە پێچەوانەوەیە ئەڵێ قەت بەبرسی مەزانە من خەم دەخۆم ئەو شعرە چۆنە ممڕێککەن و هاوڕێیان گەر دەبرسی من لە بەرچی کەم دەخۆم قەت بەبرسی مزانە من خەم دەخۆم قەت بەبرسی مەزانە من خەم دەخۆم شتێکی وایە ئەو پەندەڕێک باسی ئەم تەوەرێ ئەو بۆ کەسانەیە کەم خۆراکە بن ئارزوی خواردنیان کەمە بێت خەمەکە خۆن ئەوە نیە ئەوە بەڵام بە پێچەوانەوە بەخوا منش کە بێتاقەتە بم یان لە ڕووی دەرونیەوە یا شەڕێکمانە بێ لەگەڵڵانەیە ئەیلانە زۆر لە بەرنامە جێگە دیارەی شەڵاز و چاکە بیتەوە ئەگەڕێتەوە بەڵام ئیتر ئەها لە ماڵیشەوە ئەو شتانە گەر دەبرسی من لە بەرچی پشتیوان فریامان کەم دەخۆم من بە بەرسی قەت مەزانە خەم دەخۆم تەواو بوو وەبزانم خۆشە بەڕاستی واو نالیە ئینالی گەورەیە ئەم شعرە پێچەوانەکەی بۆ ئێمە ڕاستە بەڵام بۆ کەسانێکی تروانیە ئەگەر تووشی تێکچوونی دەرونی من ڕەنگە خواردنیان قەت پێ نەخورێم جام تەوەرەمان لەسەرم بابەتەیە تەوەری یەکەممان لەسەرم بابەتەیە کە بۆ مناڵێ هەستەکەم گۆڕانی هەستەکانم هەستەوەرەکانی چێژم تێک چووە زانست دەڵێ مرۆڤ بە گەورەبوونی تەمەن لە دوای تەمەنی 25 ساڵیەوە خانەکانی ئەوەی کە بەرپرسن لە تامکردن ساڵانە ژمارەیەکیان لە دەسەدرێت بەهۆی چۆنە تەمەنەوە ئایا مە ڕاستە واتە ئەو گۆشتەی کە ئێمە لە ساڵانی نەوەدەکان خواردمانەوتمانە تام و چێژی خۆی هەیە ئێستا تامی نەماوە هەمانە و گۆشتەیە یان خانەکانی سەرزمانی ئێمە بەخوا گۆشتەکەش گۆڕاوە گۆشتەکەش گۆڕاوە جا ئاریشتێکی زۆر جوان بەرچامکە و مادام باسی لایەنی دەرونی ئەکەین و پەیوەندی بە خواردن و ئارەزوی خواردنەوە یەک بابەت و باسی کرد ئەها کەسانەیە کەونە پرۆسی خۆشەویستی ئیتر عاشقە بن ئەیوب بۆ ئەم کەسانە کەسی وایە ئەوە بۆ ئەوانە ژوایە کەسی وایە کەم خۆراکە بە کەسی وایە لە ڕاستیە زۆر ئەخوا بەڵام ئەیوب بۆ ئەمان تامەکانش فەرقەکە زۆر جارەها بۆ نمونە شتێکی بۆ دانی نان و ماسێکی بۆ دانی بە قەت دنیا چێژی لە وەرەگرێ ئەوە ماستەکە نییە لەبەرەوەی کە ئەم بارودۆخی گۆڕاوە بۆ نمونە هۆرمۆنەکان تایە گۆڕانکاری بەسەریا هاتووە بۆیە ئاوا بەم شێوەیە دنیا جوانتر تۆختر خواردنەکان بەتامترە کەواتە باسی ناڕێکی و تێکچوونە دەرونیەکان بکەین لەسەر خواردن و نەخواردنی خۆراک لە مرۆڤدا ئەمە تەوەری ئەمڕۆمانە کۆمەڵە پرسیاری زۆری گرنگ لەسەرم بابەتاکەین و هۆکار و نیشانە و چارەسەری دەمارگیری لە تێکچوونی خواردن چۆنە دکتۆر ڕۆخۆش غەریب بەڕێزان دەروونزانی پیشەین لە ستۆدیۆ میوانەوە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە دکتۆریان بەخێر بێ بەیانیش باش دکتۆریان زۆر خۆشحاڵ خێر بێ فەرموو خێر بێ ئەمە چیەوە گوڵە پارچە گوڵەتیایەتی دکتۆر قای ناکەدێ خێر بیت خلا دکتۆرێکیان هەبێ لە ناوەڕاستەوە دانیش بۆی جوان خۆ جوانی بۆی جوانتر دەرەخێت سپاس دەکەم خوا بەخێر دکتۆرێکیان بەخێر بێ بژیت گیان زۆر باش بانی ئەوش باش و لەگەڵ سەحرا باسێکی دەرونی خۆمانمان کرد ڕاستیم لێ بوو کە دەروونمان تێکە چێ هەوا هەستەکەی حەزەکەین نامخۆین هەر بەڕاستیان پەیوەندی بە دەروونمانەوە هەیە یان لە سایکۆلۆژیای مرۆڤدا کاتێک دەرونی تێکە چێت ڕەبتی بە خواردن و نەخواردنەوە هەیە ڕاست پێشە شتێ بەیانی ئێوە بەیانی بینەرانتان باش بابەتێکی مهمتان وروژان هەر پێش مەسەلەی خواردنەکەش هیوادارم ئیشی لەسەر بکەن چونکە مەسەلەی ڕاگررتنی سپیس بەڕاستی یەکێکە لەو شتانی کە ئێستا لە زمانی ئەم مەوزوعانەش هەیە مەسەلەی خواردن بە تەکید ئێمە پێویستمان بە خواردن هەیە بێجگەلەوەی یەکێکە لە پێداویستەکانی جەستە غەریزەشە هەروەها متعەشە بەڵام بۆ نمونە ئەو کاتانی کە خەڵک بەدەر لە مەسەلەی سایکۆلۆجی ئەکرێت شێوازی خواردن و ژیانی و ڕەبتی بە خواردنەوە بەدەر لەلایەنە دەرونیەکان بۆ نمونە جینات کاریگەری هەیە مەسەلەی تێکچوونی دەماخی کاریگەری هەیە شێوازی ژیانی خێزانەکە تەرکیز لیان لەسەر چییە خۆن چی ناخۆن ئەمانە کاریگەری هەیە لە سەر شێوازی بە تەبیعەکەی خواردن و مرۆڤ
بەڵام لایەنە دەرونیەکەی کە ئێستا شتێکی زۆر باوە لە جیهانە و مەشاکیلی زۆر هەیە و ئیشی زۆر لەسەرەکرێت. ئەگەر بین باسی جۆرەکانی مەسەلەی دەروون پەیوەندی و کاریگەری و نەتیجەکانی لەسەر مرۆڤ بۆ نمونە شتە باوەکانی کە ئێستا لە جیهانە هەند چەند شتێکن یەکێک لەوانە بۆ نمونە کە لە ناو هەرزەکارانە زۆر باوە ئەنەرۆکسیا. ئەم ئەنەرۆکسیا ئەوەیە کە هەرزەکارەکانە سەبەگشتی خۆی ئەنە نەخواردنی هیچ ناخۆن بە دەرەجەیەک ئەوەنە لاوازە بن لەشیان کەم و کورتی هەیە لە هەموو شتە باشەکانی کە پێویستی پێیەتی ئەگەنە مەرحەلەیە کە ئیتر زیاد لە حەد زەعیفن حتا ئەگەر ئەحراجیش ببن یاخود زۆریان لێ بکرێنانێ بخۆن یەکسەرە چنە حەمامەکە و پەنجاکەن بە قورگیانە و ئەیهێنەوە من نەخۆشیە دکتۆر بەڵێ بەڵێ ئەبێتە نەخۆشی و ئێستا بەڕاستی زۆر ئیشی لەسەرەکرێت چونکە شتێکی زۆر باوە ئێستا هەتا لە ئەوروپا بۆ نمونەیەک گەنجێک زۆر زەعیفێ مراهق بڵێن لە خوار 8 ساڵەوە ئەڵێن ئەنەرۆکسیا هەیە ئەنەرۆکسیا ئەمە ئەوەنە ئێستا باوە ئەمە نەخۆشیە چۆتە بابی نەخۆشی و پێویستی بە ئیشی گەورە هەیە. مەرحەلەیەکی کەمان هەیە لە دوای 8 ساڵەوە ئێستا زۆر باوە ئەویش دکتۆر ببوورە ڕاشتەگرم پێشەوەی بچێتە مەرحەلەیەکی تر ئەو ئەنەرۆکسیای خوار 8 ساڵەوانیە بەعام ئەکرێ گەورە شتیا هەیە بۆ نمونە لە مەشاهیرەکان بەناوبانگەکان ئەعلامیەکان یاخود گۆرانی بێ ئەوانیش تووشێبن چکە ئەوەنە ئیش لەسەر ئەواکەن هیچ نەخۆن ئەگەنە ئەو مەرحەلەیە ئیتر باشە خۆی نیشانەیەکیانەوە دیار نەبێ بڵێ نەخۆش بن هەستەکەی ساڵیش پیانەوە دەرەکەوێت خوانەستی پێناکەن زەعیفیەکان لە حەدی معقولیت دابەزیوە زۆر هەر پێست و ئێسقانیان ماوەتەوە دوو ڕەنگ شاحب تێکچوو سێ لاوازی نەکەن لە جەستیانە عسابیان مەزاجیان حاڵەتی عاتفیان ئەمان ئیتر پێوەی دیارە یعنی ئەکرێ لە ماوەی 5 دقەیەوە هەست بکەی بێژگە لە شکلی کە ئەکرێ خەڵک بە جینات و وراسی زۆر زەعیف بێ بەڵام ئەوە لە 5 دقەیەوە بۆ دەرەکەوێت کە ئەنەرۆکسیای هەیە چونکە یعنی هەموو شتەکان تێکچووەتی مەجار وایە سەیری ئەکتەرێکیان هونەرمەندەکەی نەڵێن تۆ بڵێ ئەمە چی بخوا بڵێ نانەخوا یانەوانەی کە فاشنەکەن و سیلینامان هەبوو کە گەشتە و مەرحەلەی ئیتر بکانەوەی ماسوولکەکانی توش بوو مەسەلەن یعنی هەر لە هینانەیە لە هەرزەکارە بەڵام لە گەورەکان و مەشاهیریشە ئەکرێت ڕووبە ئەو شتێکی کە دوای ئەوە لە باڵغەکانە لە 8 ساڵ بەرەو ژوور ئێستا باوێتی بۆ نمونە لەشێکی طەبیعی هەیە صحی هەیە خۆی جوانە کە خەڵک مەسەلەن ئاگای لێ بێت لەشت پێویستی بە چییە ئاگات لە وەزنە بێت تۆ لەشمان هەموو پێکهاتەکانی پێویستە چی ئەخۆی چی ناخۆی بە ڕۆژ هەفتەکە چۆن مڕعاتی لەش کردووە لە هەموو خواردنەکانە هەتاکو ئەوەی کە سەحیە دروستە ئەمە هەمومان پێویستمان بۆ هەیە ئاگامان لێ بێت چی ئەکەینە ناو مەعیدەمانەوە زەڕورە یاخۆ چیمان پێویستە بەڵام دەردیاڵێت تاڵەموویەکی فەرقە لەگەڵ ئەوەی کە بگاتە مەرحەلەی ببێ بە وەسواسی بە دەرەجەیەک هەموو قاپەکەی دای بە تاقیبی بکامە چەند کالۆری تایە چەند شەکری تایە بە دەرەجەیە کە ئەگەر ئەوە نشتێکی زیاد لە ڕۆژێکە بخوات شەو نەخەوێت کاتە دکتۆر ئەمەش ئاسایی و تەندروست نییە ناڵێم لە بینی تەندروستەکەیە و ناتەندروستەکە تاڵەمویەکە ئاگات لێ نەبێتەوە لەم مەرحەلەیە بە تەبیعیەکەی وەری نەگریت هەموومان زەڕورە ئاگامان لێ بێت چی ئەخۆین بەڵام کە لەوە تەجاوەزی کرد بوو بە وەسواسی و بوو بە قەلەقی ئەو ئەخۆم ئەوە ناخۆم بەردەوام تۆ دەماخت لە لای ئەوە بێت ئەوەم خوارد ئەوەم نەخوارد ئەوە تەسیری تێکردم کێشان لە ماڵە ئەوە هەر زۆر خەتەرە ڕۆژێ بچێتی سەری وڵا دوێنێ ئەوە نەم خوارد ئەوەنە گرام من زیام کردووە کە گەشتە ئەو مەرحەلەی قەلەقێکە هەست بە تاوان بکەیت تووشی کە ئابەبی ئەمە چێژەمێکە خواردووە ئەوە ناتەندروست دکتۆر خۆش حتا دکتۆریش پێدەڵێ لە کاتێک سیستەمی پێوان بە من نیتریشنی پێڵێن ینی بەپی قاپەکەت و کالۆرەکانشت بخۆی بۆ ماوەیەکە لە ئەمە ئەبێ بەردەوامی لەسەری نابێ هەموو ژیانت لەسەر ئەم سیستەمە پێڕۆکی ڕەنگە هەندێکە بە مەسەلەن شەکری هەبێ پێی باش بێ بەپی کالۆرەکان شتەکانی بخوا یان قەڵەوە ئەوێ پەیڕەوی سیستەمێکی دایت و ڕێجیمێکی باش بکات تا مودێک تا گۆڵەکەی بەدەسەهێنێ دوای پێڵە دوای ئەمە دەستکەرەوە بە خواردن
بەڵام بچۆ وەرزش بکە بەڵام هەیە وەکو خۆتەڵی بە تەواوەتی ئیگرێ ناڵێم تا کۆتایی لەگەڵ کۆنتڕۆڵەکە لە دەست ئەیە ئەچێتە ئەو مەرحەلەی وەسواسیەوە. شتێکی کەمان هەیە ئێمە کە ئێستا ئەوش لە دنیای زۆر باوە مەسەلەی زۆر 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 خواردن، ئەوانەی کە دایما دڵە ڕاوکیان هەیە، ئەوانەی کە بۆشایی زۆر لە لایەنی بە تایبەتی عاتفی سۆزیان هەیە، بۆشایی گەورە لە ژیانیانە هەیە لایەنی کۆمەڵایەتی خێزانی، ئەمانە بە دەرەجەیەک ئەخۆن لا شعور ئەو ئێوێ ئەو بۆشایی کە پڕکاتەوە بەڵام مەعیدە پڕکاتەوە ئەم و تێربوونی شینە مشکیلەکە لەوایە بۆ نمونە ئەمانەی کە ئیتر وەزنیان زۆر زیابی و زۆرە خۆن دەماغ داوای مەسەل ئەو شتانی کە کاربۆهیدرات و شەکرەکانی زۆرتیایە مەسەلەن وەکو ئیشی هەویرەکان پاقلا و ئەم شتە بابەتانە یاخود نەستە لەو مەسەلە تااقەتە بنیام زۆر حەز لە خواردنیشتی شیرینی و کاربۆهایدرات و خۆی ناڵێم تو عادەتەن ئەمانە مادەی سیراتۆنیانتیە سیراتۆن پێڵێن هۆرمۆنی سەعادە دڵخۆش حاڵی بۆیە ئەکرێ من شەوێک قەلەقم بێتاقەتم شتێکم دەست بەم پارچەیە نەستەلەیە بخۆم ئەکرێ چکە ئەمە ناڵێم علمیەن مادەیەکی تایە کە پێڵێن سیراتۆن کە ئەمە هۆرمۆنی سەعادە زیایەکات بەس کێشەکە لەوایە ئەگەر کۆنتڕۆڵت نەبێت دەماغ شەکر ئەزانی چۆن مامەڵەی لەگەڵکە وەکو مادە مخەدەرەکان ئەو پێی خۆشە بێت تەمەتوعیلیە کات خۆشبەختی دەهاتێ بەس داوای زیاترەکە جا بۆی ئەگەر لەوێشە ئاگات لێ نەبێت تۆ ئەبێتە ئەوەی کە ئیتر مدمینەبی لەسەر ئەو مشکلەی کە هەیە ئەو دڵڕاوکیە و ئەو فراغی کە هەتە هەر بە بەردەوام بەم شتانە پڕێکەی تۆ وەختێک گەزانیت وەزن زیایی کردووە کێشەکە لێرە ئەوەیە کە ڕەبتێکی ڕاستە و خۆ هەیە لە بینی خواردن و دەماخە دائیمەن بۆ نمونە ئێمەی مرۆڤ پێداویستیمان هەیە غەریزەکانمان هەیە خواستەکانمان هەیە ئەو کاتی کە مەزاجمان عاتیفەمان ئەو کاتی کە مرۆڤ لە کۆنتڕۆڵ لە دەستی دەرەچێ بۆ زەبتکردنی هەموو ئەم غەریزە و مەزاجی و سۆزی و لانی بڵێن پێداویستیەکانی جەستا کە لە تەبیعەکە دەرچوو شتێکی ناتەبیعیە بێت خواردنیش لە زمنیان مەسەلەن خواردن سێکسکردن پارە کڕینەها سەرفکردن هەموو ئەم شتانی کە وەکو ئینسان من پێویستم پێێتی خۆشحاڵی مەیەتیە خۆت شتێکم بۆ پڕکاتەوە بەڵام هەتا حەدی معقول کە لە حەدی معقول دەرچوو تۆ باش ناڕۆیت کێشەکە لەوایە ئێمە عادەتەن نەتیجە دەرەنجامەکە وەرەگرین بۆ نمونە وەزنی زۆر دابەزی وەزنی زۆر زیایی کردووە یاخود هەموو مشکلانێکی کە باسمان کرد لە کۆنتڕۆڵ دەرچووە ئەمە نەتیجەیە بەڵام ئیش لەسەرواکەین ناین ئیش لەسەر ئەساسەکە بکەین هۆکار خەلەلێک ئەبەڵێ تێکچوونێکی دەرونی هەیە بۆیە من کۆنتڕۆڵم لە دەزاوە ئاسانترینەکەیان خواردنە کە من نەمتوانین خاتونەکان بۆ نمونە لە کاتی سۆڕی مانگانەیە زۆر جار کاتێک نزیکە بنەوە لەم ماوەیە یان لە ماوەکەیان ئەبینین حەزیان لە هەندێک لە خواردنەکان بەتایبەتی شیرینی شیرینی و شیرینیە دکتۆر جا ئەگە بەڕێزت ئەمە ئاساییە زۆر تەبیعیە تۆ خۆت یعنی ئێستا بۆ نمونە لەلای ئێمە هێشتا هەر تۆزێک وەکو شەرمە کە باسی بکرێت بەڵام ئێستا لە ئەوروپا بۆ نمونە زۆربەی زۆر بە ئام هەموو مؤسساتەکان مراعاتی ئەوەیان کردو ئەسڵەن بیر لەوە کرێتەوە ژن بڵێن خانم لەو فترەیە ئیجازە بێ لە ماڵەوە بێت بەبێ ئەوەی بە ئیجازە بۆی حساب کرێ یعنی ئەوەی سعاتی ئیجازەکانی لێکەم بێتەوە لەبەرەوەی تێ ئەگەن کە تێکچوونی هەموو هۆرمۆنەتەکان ئەکرێ بۆ نمونە تەقەلوباتی مەزاجی ئەکرێ بۆ نمونە زۆر کەس تووشی هینە بێت مەگرینە سەرێشە بۆ نمونە لەگەڵەوەی هەست بە حەزەکە خواردن بخوا لەشی خاوە بێتەوە ئەمە زۆر تەبیعیە یعنی تۆ هەل لە هەموو حاڵەتەکانە ئەکرێ حاڵەت هەیە تووشی بێتاقەتیە بیت خەمە خۆی خواردن ناخۆی وەکوتم منی ئینسان پێویستم بە هەموو
ئەم بەرزی و نزمیانی ژیانم هەیە بۆی بەردەوام بم. ئێمە چەند ملیاریش بین چۆن پەنجەمۆرمان لەیەک ناچێ جستەشمان لەیەک ناچێ بۆیە من شتێکم تۆ شتێکی ئەو شتێکە هەمومان جیاوازین لەبەر ئەوە قیاس نییە من مقارنەی خۆم بە هیچ کەسی کە بکەم نە لە خواردنە نە لە نووسنە نە لە شێوازی جەستەمە تەنیا ئەوەی کە من پێویستم پێیەتی هۆشیاریە بۆی بزانم من ئەتوانم لەگەڵ جستەی خۆما چۆن مامەڵە بکەم ئەم جیهازی کە من هەمەناوی جستەیە چۆن نتوانم بیپارێزم من زۆر احترامی و دکتۆرا ناگرم کە بە نەخۆش ناڵێ بڕۆ ئەوە مەخۆ یان ئەوە بخۆ پێڵێ ئەڵێ بڕۆ متابعی جستت بکە بزانە خواردنەکان بەچی تۆ باش ئەڕۆیت بەچی مرتاحی بەچی تێکچوونێ بۆ دروست نابێ بەچی وەزنت زۆر زیان ناکات ئێمە هەموو شتێکمان پێویستە بەڵام پێداویستەکانی من و عمری من لەگەڵ یەکێکی کەیە زۆری فەرقە جیناتی من زۆری فەرقە لەگەڵ یەکێکە ئەو هۆشیاری کە من بزانم تا چەند من پێویستم بەچی هەیە ئێمە هەموو کانزاکانمان پێویستە هەموو کاربۆهیدراتمان پێویستە بۆ نمونە پرۆتین بەشێکی زۆری دەماغ پرۆتینە کاتێک کە خەڵک واز لە بۆ نمونە گۆشت هێنێ نازانێت چی لە دەماغی خۆیە کات چکە دەماغ بەشێکی پرۆتین و پێویستی بە پرۆتینێکی باشەیە بۆی ئیشەکانی خۆی چالاکات یعنی دابڕان لە شتەکان ئەم کێشەی کە ئێستا زۆر باوە لە دنیاە ڕاستە ئێمە ئێستا لە عالەمە سیقەمان بە خواردنەکان نماوە چکە مەسەلەی ئەوەی پێڵێن هەدرەجە زەیتەکان بۆ نمونە مەسەلەی تەهجین کە لە گەنما هەیە لە ڕۆکەکانە هەیە شتەکان زۆری بە تەبیعی نەماوە ئێستا مەسەلەی دەستکاریش زۆر کراوە بەڵام هێشتا ئێمەش هەر توانین لەم بینەیە لەسەر ئەساسی لەشی خۆم کە تاقیم کردوتەوە پێویستم بەچێ بەبێ ئەوەی عقدەی بۆ دروستکەم دانیشتنێکی خۆش حیف نێنانێکی خۆش نەخۆیت نان و ماستەکەش بێت زۆر خۆشە دکتۆر خۆزگا ئەچوویتە بواری خواردنەوە جەنابێت لەو بوارەشا چالاکە بوویت ئێستا بە قسەکەی دکتۆر زۆر جار کە ئەچیتە لای پزیشکێکی بواری خواردن زۆربای ماشەڵڵا زۆر زۆر زیرەکەن بەڵام زۆر جار ئەها پێتەڵێ ئەمە بخۆ ئەمە مەخۆ زۆر چاودێریت بۆ دائەنێن هەرۆ بەرنامەی ئەپی کالۆری و ئەمانەت بۆ دائەنێن ئیتر ئەوەیە دکتۆر بەس خۆزگا ئەوەی کە بۆ نمونە هەم ڕژیمێدا بنێم لە دڵی خۆم و لە خواستی خۆشم نزیک بێ و زۆرش بێ دڵی خۆم نەکەم و لەو لاشۆ کێشەکەم کنترۆل لە شتێک سەبەم قسانەی زۆر لە شتێک تێگەیشتن لەمە لا ئەگەر پێڕەوی سیستەمی خواردنیشکین ئەبێت لایانی دەرونی فرامۆژ نەکەین بێجگە لە لایانی دەرونی جسمی خۆت متابعی بکە بزانە بۆ نمونە ئەم فترێ تۆ تەرکیزەکانی لەسەر چی و چی بووە ئەو ڕۆژەی فلانشت و فلانشتە خواردووە ئەو ڕۆژە باش خەوتویانە ئەو بێجگە لە شتی کە ئەگەر هەبوو بێت ئەو ڕۆژە هەست کردو مەعیدە و ئیشی باش کردو بۆ نمونە من بۆ خۆم لەواچێ لە دایک بوونەوە دیواری مەعیدەم تەممەڵە لێرە باش نەسیحەتم نەکرا بەس لە ئەوروپا دوای فەحوسات وتیان هیچ مشکلەیەکت نیە تەنیا ماسوولکەکانی دەوری مەعیدەت تەممەڵە ئەو کاتی کە تۆ نانێکی قورسە خۆی وەختێکی زۆرتری ئەوێ هەتا لەسەر خۆ ئیشی پێ بکە بۆ ئەمەی کە تۆ بە دوای لەشی خۆتا ئەگەڕی بزانی چی پێویستە و چی پێویست نییە بەچی زیاکەی بەچی کەمەکەی بەچی نەشاتی دەماخیت زیاکە نەشاتی جستەیت زیاکە ڕۆژی وایە تۆتە پێویت من پێمان ئەوێ بناسی خۆت دکتۆری هەم دەرونی خۆت بیت هەم جستەی خۆت ئەگەر درکی پێنەکەی بەشێک لە خۆپەرستی و یا خود خۆشویستن گرنگ نییە یعنی خۆزگەی سەو گۆرانی خاتو کیژانی برایم ئەحمەد خەیاتمان لەگەڵ کیژان برایم خەیاتمان لەگەڵ وایە ئەنجومان لێ وایەڵێ بەسە دڵم وام لێ مەکە ئەو توی نایە خۆت شێت مەکە خۆشەویستی تاگلایەنە من نەزانم مردنە هەیە سەیکە هەیە بە خۆشەویستی خۆی زۆر هینە بۆ ئەو کەسانی کە خۆشەویستی تاگلایەناکەن هێنان ناخوا دکتۆر ڕاستە لە دووری خۆشەویستەکەی دوولایەنەگەش لەبەر خۆشەویستەکەی ئەخر ناڵم بەشێک لە خۆپەرستی خۆت و خۆشویستن گرنگ نییە لەم حاڵەتانەیە ئەنجا تۆ ئەگەر خۆتی خۆش نەوێت زۆر لە خۆشە تۆزی بەسینە بەلانی سۆزداریشەوە بەو خوایە ڕۆژی دەجار ئاوە لە خۆمەکەمۆڵم یاخوا ماشەڵڵا لێبێ وەڵاهی من تۆ جا من ئەگەر خۆم خۆش نەوێت ناتوانم کەسی کەم خۆش بێت یەک خۆم دوو خۆم سێ خۆم ئەنجا ئەچم بۆ مناڵ کە ئەزانی بۆچی
ئەو کاتی کە تۆ خۆتە خۆش نایە و ناتوانانی مڕعاتی خۆت بکەیت یەک بەخشندەی و نامێنێ دوو لەمانەی خۆشەویستی تێناگەیت ئەو کاتی کە ئێمە ئەگەینە ئەو قەناعەتەی کە ئەم ڕۆحەی من کە هاتۆتە ئەم دنیایەوە من جەستەیەک بە هەدیەی راوەتێ ئەم جەستەیە پێویستم بۆ چکە سبینێ بەجێ هێڵم جەستەکە ڕۆحەکە ئەڕوا جەستەکە بەجێڵ ئەم نیعمەتەی کە هەم ئەم جەستەیە ئەگەر من مڕعاتی نەکەم خزمەتی نەکەم کەواتە من قەدری هیچ شتێکی کە لەم دنیا نازام چکە مهمترینی دوای وجودی خۆم لەسەر ئەم عەرزە دووهەمی مهمترینی ئەم جەستەیە کە وەرم گرتووە ئەخرام گەزم بکردەوەی نێ دکتۆرە ئەجا ئیشەکەمان بیرکردنەوەی بچێنین ئەم ئیشە بەڕاستی زۆر بە بەسیتی ئەکرێت ئێمە زۆر گۆڕانکاری لە کۆمەڵگەی ئێمە ڕوویاوە بۆ نمونە هەر لەم بەرنامانە ئەگەر لەم بەرنمەیە بۆ نمونە ئێستا 100 کەس گوێی لەم قسەی بێت 100 کەس بیر لەوە ئەکاتەوە کە مەسەلەن چۆن ئیتر بگەڕێتەوە لای خۆی پێداویستەکانی خۆی کۆنتترۆڵەکە لە دەست خۆیان بێت چۆن مامەڵە لەگەڵ دەرونی بکات لەگەڵ جەستەی بکات چکە پێویستە مڕعاتی ئەمە بکات ئەمانە سەرچاوەی هەموو بڕیار و ئیش و کاری ڕۆژانی منن من ئەگەر ئاگام لێ نەبێت سەحەتم باش نەبێ یاخود دەروونم باش نەبێ مەزاجم تەواو نەبێت ئەی ئیتر چۆن نتوانم سەرکەوتوو بووم لە ماڵەکەم لەگەڵ ئیشەکەم لەگەڵ ئەوانی دەور و پشتم دکتۆر ئێستا ئێمە کە بە قسە ئەڵێن خۆمانمان خۆش بوێ خۆمان لە پێش هەموو شتێکەوەن بە قسە زۆر ئاسانە بەڵام بۆ نمونە هەر بە قسەکەی ئاریک کاتێککە کەسێکی خۆش ئەوێ بەخوا ئەو هەموو قسەی بۆکەی ئەو هەر خەیاڵی لە شوێنێکی تر قەیچێکە بەچی خۆی هێور بکاتەوە ئەمە کاتە با بزانین من دایما ئەڵم خۆ هێور مەکەرەوە ئەوەی هەتە بێڕێژە کە ئەگەر تۆ کەپتی مەشاعری خۆت بکەیت بۆ نمونە ئێمە پیاوەکانمان داما و کردو لە مناڵێ و ئەڵێم پیاوعی بە بگری خەتەرترین شت ئەوەیە کە تۆ کەپتی مەشاعری خۆ بکەیت ئەو کاتی حەزەکەی بەتەنیابی بەتەنیا بە گوێ لە خۆت بگرە خەفەتە هەیە بڕۆ دەری هەڵی ڕێژە خەفەتەکەت پێویستی بە گریانە پێویستی بە پێکەنینە پێویستی بە باڵام کەی ناتەبیعیە بێت کە زۆری خایەن زۆر یعنی چەنێ من پێم وایە خۆی عادەتەن لە ڕۆژێک زیاتر نابێ بەڵام تۆ هەفتەیەکیشی بەرە قەیناکە بەڵام لەوە تەجاوەزی کرد و ئیتر دەرگا داخرا و کە ئابە توش بوو ئیتر ئەوە تەبیعی نییە بۆ نمونە ئێستا مەسەلەن یەکێک لەو مشکیلانی لە خواردنە ئەوانەی کە تووشی کە ئابابن خەمۆکی حاد تۆند کە ئەڕۆن بەرەو خۆکوشتن ئەگەر دیقەتان نابێ هەموو ئەو کەساتیانی کە خۆیان کوشت فتری ئەخیر لە خواردن بۆ نمونە دەرگاکانەوەیان هەموو داخستووە هیچ تەمەتوعەکان خۆشیەکان بە خواردنەوە بنووسنەوە بە پەیوەندی لەگەڵ خەڵکەوە بەشتە خۆشەکانەوە هەمووی وردە وردەدا ئەبڕێ و گۆشەگیرە بێ و هەتا کاتە حاڵەتی خۆکوشتن تۆ نێڵی بگەیتە ئەوە بۆ نمونە تۆ دڵت لێ کێکەشکەیە دروستەکە لە وایە ممارسی خەمەکە بکە خەمەکە هەڵڕێژە بەڵام یەکسەر بیری لێ بکەرەوە مەڕۆ مەسەلەن بڵێ بۆ ئەو وای کرد بڵێ چی لە لای خۆم باش نەڕۆیشت ئەم نەتیجەیان باش چکە ئێمە هەمومان شەریکین لە ئیشەکانە کە ڕوویاوم جوزئێکی گەورەی لە لای منە چی باش نییە بەڵام لەوە تەجاوزی کرد و هەموو شتەکان داخرا و دیوارەکەی ئەوەنە بە سەختی دروست کردەوەی تۆ باسە کرد کە کەس نەیتوانی تەجاوزی کات ئەوە بە باشی ناڕێت باش دکتۆر خۆش دێمەوە لای خواردنەکەی کە من و سەحەر لە کاتی بێتاقەتی ئەوانەیە نانەخۆی بە زۆر ناخۆین ینی مرز من خۆم هەست بە من نادیارە کە زۆر ناخۆم خۆزانم ئەوە لە بەرەو ئەو خاڵی یەکەم نانا بۆ خاڵی یەکەم کە و دەرمەندوشتانە ئاوا لە خۆیانەکەن لە بەرەوە وا ناکەم دکتۆرە هەر بەڕاستی دیوێکی باشیشی نییە یعنی من لەو پڕی بێتاقەتیمە هەستەکەم بە ناخواردنێک باشە بم ئەی پێ ناڵێن ئەڵم گوێ لە لەش بگرە لەو کاتیا چی پێویستە بیکە بە زۆرەکە نەخۆی وەکو مناڵێک تۆ دای مەحسابی جەستت بکە کە مناڵێکی پشکۆلێ لە بەردەستا داواکاریەکانی جێبەجێەکەی بەڵام حتا مناڵەکەش ئەگەر زۆر ڕۆی لە داواکاریەکانی حدودێکی ئەبێ هەر بۆ دانی و حدودی باستان کرد جەستەی منیش وایە دەرونیشم وایە ئەو کاتێک کە من ئەمڕۆ بێتاقەتم بۆ نمونە لە جاتی شتێکی کە بکەم دڵی یەکێ بشکێنم شتێ بشکێنم نازانم پەنگێک بەم ئەچم بۆ خۆم یەک خواردنی خۆشەکەم و تێر و پڕەخۆم چ مشکیلەیەکەیە
من نەو کاتی کۆنتڕۆل لە دەستی خۆماتوانم سبینێ تعویزی بەمەوە بۆ یعنی ئەم داواکاری من لە خۆڕایی نییە هەڵبەت لە ناوە پێداویستی زۆر هەیە ئێوە نازانم ئەو شتتان بینیوە یا بیستوە مناڵ جاران گەچی دیوار ئەچون زمانیان لێە دوایی دەرکەو کە ئەمە مناڵ ئەو مناڵانی نەقسی کالیسیۆمیان هەیە ئەو مناڵانە زمانە هێنن بە دیواری گەچکەوەتە تۆ کاتێک شتێک پاڵی پێوەنێ چی بۆ شتێک بیکەیت بە خۆڕایی نییە کەم و کوڕێکت هەیە لە ئیتر جەستەیە دەرونیە داوای شتێکەکە بۆی بۆ پڕیکەیتەوە زۆر زۆر طبیعیە بەڵام لە کۆنتڕۆلی خۆتا دەرنەچێت هەموو ڕۆژێ هەڵنەسی سەلاجەکە شەو بکەیتەوە و شتێک خواردن دەربێنی ئەو ڕۆژێک بێتاقەت بووی ڕۆژێک مشکلەیەکت توش بووە ڕۆژێک قەلەقەیەکت هەیە قەیناکە بەس تۆ ببێ بە عادەتە موشێ هەڵسی سەلاجەکە بکەیتەوە شت دەرێنی بێ خۆیت ئەبێ لە حدێکە بۆ سیبیری لێ بکەیتەوە بڵێ پێداویستێکە پڕ بووە بەڵام من کە بەردەوامیەکەم سەبەبەکە چییە و چۆن ڕای بگرم یاخود چی وام لێ ئەکا جاریکە هەر بەردەوام بم لەسەرەوە چکە کرێ سەبەبێکی کەشە بێت هەوڵیش بین شەوان ئەمەنن لەم حاڵەکانە بە خەبەر نێمەنینەوە چون هەتا شەو درەنگتر ئەبێ زیاتر حەزل لەوەی دەرگای سەلاجە بکەیتەوە بڕۆی شت بخۆیت جا قوربان وەڵاهی من لەبەروی زۆر زوونانە خۆم شەی وا هەیە ئەوە نم برسێ بێت جا کچەکەم لە هۆڵندا ئەڵێ بێ زەحمەت سێری قەناتی خواردن و ماردن مەکە بۆی هەڵمەسیت کارۆزی خواردن وەختێگەزانی دەست ڕۆشت و سەلاجەکەی کردو شتی دەرێنا و خواردوێتی تەواو بەڵام ئەکرێت بۆ نمونە مناڵێم ئەم مەسەلەی کۆنتڕۆڵە من قەرارم ماوە ئەمڕۆ لەبەروی ئەمڕۆ شتێکی باشم خواردو هەموو ئەو شتانی کە لەشی من پێویستی پێێتی لەم تەمەنەیە وەرم گرتووە لەبەرەوە بە دەماخ و مەعیدە هەر بۆ خۆی داوا بکات هەڵێ خەڵەتێنم ئەچم بۆ نمونە بۆ نمونە ئاوێ گەرمەکەم قاشێ پرتەقاڵ دوو دەنک مێخەکی تێ ئەەکەم یا قاشێ سێ و دوو دەنک شتێکی حێلی تێەکەم یا بۆ نمونە بەهێ زۆر و زەبەنەی وشکی شەکەین دوسێ قاش بەهێ و یە پارچەیە دارچینی یەک ئەمنە ئیگرم بەدەسەوە بۆ خۆم دانیشم یەک دەماخ هادی بۆتەوە خەوێکی باشە خەوم دووش شتێکم وەرگرت مهم دەم جوڵا شتێک چۆمەعیدا ئیشباعێکی زۆر تێرکردنێکی زۆر زائیدەن هودوو ئێکشتی باشیشم وەرگرتەوە ئەیتر لەوە باشتر هەڵی خەڵەتێنم لەشی خۆم لەوە باشتر چی هەیە برسێتی شەپۆلە هەرەوەنە بزانی شەپۆلێکە و تێپەڕێ پێمە بێتە حمولێکی بڕوە کە 5 دقەیە 5 دقە 10 دقەیە سەیتەرێت کرد و مەشغوڵ بوویت بە شتێکی کە و یا شتێکی کەتدایە سەحیتر بیرێکێتەوە تەواو دەستە خۆش خۆش غەریب سپۆری گەرمزانی پیشەی زۆر سپاس بۆ تەکان